بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بنراني زور بريز وعزيز ولد الله شيرين، سلام ورحمة ومهرباني خواي پروردگار لئيما ولجنابتان وسرجم بنران به. بديدارتان شاد بوينەوە لە پرۆگرامێکی نوێی خۆشەویستیدا. ئەم جارش یەکێک لەو نامانەی لەلایەن ئازیزان و خۆشەویستانەوە بەدەستمان گەیشتووە، دەیکەینە تەوەرەی بەرنامەکەمان و با نامەکە وەکو خۆی بخوێنینەوە و دواتر قسەی لەسەر بکەین. ئەم کاکە بەڕێزە بەم شێوەیە نامەکەی بۆ ئێمە ناردووە. دەڵێ مامۆستای بەڕێز، من گەنجێکم تەمەنم 25 ساڵە. ماڵەوەمان داوایان لێکردم ژن بێنم. ماڵێکیان بۆ دەستنیشان کردم، ڕۆیشتین سەیریکەین. ماشەڵڵا زۆر بەدڵم بوو. حیجاب، پاک و خاوێن، دایک و باوکێکی زۆر باش، زۆر ڕێزیان گرتین. بابم پێیانی گوت ئێوە بیری لێ بکەنەوە، ئێمەش بیری لێ دەکەینەوە، پاشان ئاگامان لە یەک دەبێت. ماڵەکە خزمێکی خۆمان بوو. لە ژیانمدا یەکەم جار بوو کچەکەیانم بینی کە هاتینەوە بۆ ماڵ. لە ڕێگادا هەر یەکە و قسەیەکی کرد. وایان لێ کردم پەشیمان بم. دەیانگوت ئەم ئافرەتە بۆ تۆ جوان نییە، تۆ کەسێکی تازە پێگەیشتووی، بەڵام بە شەهامەتی لە ناو خەڵک و حیزب و حکوومەتدا. ماشاءڵڵا لەم تەمەنەدا وا دەبی بە کەسایەتی و خەریکە لە ناو خەڵکیدا پێگەیەکی جەماوەری باشت هەبێت. بەداخەوە ئەو ئافرەتەیان لەبەر دڵی من خست. جوابیان بەو ماڵەدا دایەوە کە ئێمە پەشیمانین. منیش نەمدەزانی خوشکی بابم بووە سەبەب کەوا ئەو کچە نەخوازین. هەندێک هەڵەی هەبوو، گوایە بە باومی وتبوو باش نییە و بۆ ئێوە ناگونجێ. لەو ڕۆژەوە من زۆر ناڕەحەتم، عاجزم، دڵتەنگم. پێش 2 مانگ کچی ئەو ماڵە شووی کرد. مامۆستا من چی بکەم باشە؟ ڕێگام لێون بووە، ڕێگام پێیان بدە تکایە مامۆستای بەڕێز. سوپاسی متمانەیە و گەنجە بەڕێزە دەکەین و داواکارم خۆی پەروەردگار باشتری پێبەخشێ. لە وەڵامی ئەو بەڕێزەدا هەروەها زۆربەی خەڵکانی تریش بە دڵنیاییەوە ئەم گرفتەی کۆمەڵگای خۆمانیان هەیە کە تەداخولکردنە دەزوەردانە ناو کاروباری هاوسەرگیری کەسانی ترە. لە وەڵامی ئەو بەڕێزە و هەموو ئەو بابەت بەڕێزانی کە هەمان گرفتیان لە کۆمەڵگادا هەیە، دەڵێم هاوسەرگیری بریتیە لە ئارامی ناخ و دەروون. ئینسان هیچ کاتێک لە تەمەنی گەنجیدا بە تایبەت دوای خۆناسین هەمیشە هەز دەکا قەلەقە، هەمیشە هەز دەکا ونبوویەکی هەیە. ئەگەر کچێک لە ماڵ دەکا بێ، باوکی ملیارلێر بێ، باشترین ئۆتۆمبیلی بۆ دابین کرده بێ، لە باشترین زانکۆ خوێندە بێتی، ژووری نووسنەکەی بایی چەند دەفتەر دۆلار بێ، خۆم کچە لە ڕووی مادیەوە لە هیچی کەم نییە، بەڵام بەردەوام لە ناخیدا هەز بە قەلەقی و نەئارامیەک دەکات. لە بەرامبەریشە کوڕێکیش بە هەمان شێوە، ئەگەر لە هیچی مادی کەم نەبێ و هەمووی لە ناو ماڵەکەی خۆیان بۆ دابین کە لە دوای خۆناسین و تەمەنی پێگەیشتنی عەقڵی و جنسی و ئەوانەوە مرۆڤ هەز دەکا ونبوویەکی هەیە. بۆیە خالق کە ئەڵڵایە سوبحانه وتعالى لە سوورەتی ئەڕوومدا زۆر جوان ئەو بابەتەمان بۆ باز دەکات. دەفەرمێ ومن آیاته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها. مرۆڤ تەنها لەلای هاوسەرەکەی، لەلای هاوبەشی ژیانەکەی، لەلای هاوژینەکەی خۆی هەز بە سوکنایی و ئارامی دەکا. چۆن باڵندەیەک کە دەڕوا لە شەقەی باڵ دەدا بە ئاسمانە دێ و دەفڕێ، حتا نایەتەوە ناو هێلانەکەی خۆیەوە، ئەڵێن ئەوە سوکناکەیەتی. حتا تەنانەت کوردەواری خۆمان زۆر جوانیان وتووە، بە ماڵ دەڵێن سوکنایەکی خۆی هەیە. سوکنا بەڕێزان هەر ئەوە نییە چوارچێوەیەک بە بلۆک و ئەوانە دروستکرا بێ و سەقفێکی هەبێ. ئەمە خانووە، ئەوە ماڵ نییە، ئەوە سوکنا نییە. سوکنا ئەوەیە کە هاوبەشی ژیانت لەگەڵ تا مرتاح بێ و لەگەڵ یا مرتاح بی، ئەمجا هەز بە ئارامی دەکەی. بەم برا بەڕێزە خۆشەویستەم دەڵێم و لە ڕێگەی ئەویشەوە هەموو ئەو بەڕێزانەی کاتێک کە خۆی پەروەردگار دەرگای ڕەحمەتیان لێ دەکاتەوە،
کەسێکی شیاویان بە نسیب دەبێ شتەکان زۆر بە ئاسانی دێنە دەستەوە بەڵام بەداخەوە خۆیان بەهۆی کەم ئەزمموونیەوە و تەداخولکردنی کەسانی نزیکی خۆیانەوە ئەم فرسەتە گەورەیان لەدەست دەدەن بەم بەڕێزە دەڵێم برای خۆشەویستم تۆ خوای گەورە زۆر باشی پێبەخشی کچێکی پێبەخشی بەدڵت بوو ئەوە تا لە نامەکەی خۆتا من خاڵ بەخاڵ نووسیمە ئەڵێ بەدڵم بوو هەر کە چاوم پێیکەوت یەکسەر هاتە دڵمەوە زۆر بەدڵم بوو ماشاءالله زۆر بەدڵم بوو ئەوە قسەی خۆتە ئەمە زۆر فەزیلەتی خوای پەروەردگارە هیوا هەیە چەندین خوازبێنی دەچێت چای بەم کچ دەکەوێت هەز بە قەلەقی دەکات ناڕەحەتە فەزلی خوای پەروەردگارە ئینسان کاتێک کە یەکەم خوازبێنی چوو چای بە کچێک کەوت یەکسەر زۆر بەدڵی بوو ئەوە زۆر فەزلی خوای پەروەردگارە لەگەڵ تۆ کردی کە تووشی قەلەقی نەبووی دووەم دەڵێ حیجاب بوو باڵاپۆش بوو داپۆشراو بوو دەیمە باشترین صفاتی ئافرەتی ئیماندارە بۆ پیاوێکی بەڕێز و بە شەهامەت کە ئافرەتەکەی داپۆشراو بێ باڵاپۆشی شەرعی بێ سێم دڵی ئافرەتێکی پاک و خاوێن واتە جوان ڕێک و پێک لەبەر دڵی تۆ شیرین چوارەم دایک و باوکی زۆر بەڕێز و چاک بوون هیوا هەیە کچێکی زۆر چاکە ئەتەوێ بیخوازی بەڵام کاتێک کە سەیری بنە ماڵەکەی دەکەی کاکەڵەنەوە کچی فڵان کەسە خۆ من تاوانێکی گەورەیە وەلا تەزیڕ وازیڕەة ویزڕ ئوخرى لە چەند شوێنی قورئانە ئەم بنەما قورئانیە دووبارە بۆتەوە تاوانی کەس نابێ بخرێتە ئەستۆی کەس کچێکی ڕێک و پێکی بەڕەوشت و دیندار و باڵاپۆش و قورئان خوێن و پاک و پوخت باوکی هەر چیەک بوو بێ نەبێ بڵێن وەڵا ئەم کچە مەخوازە چونکە وە کچی فڵان کەسە ئەوە دایکی وا بووە ئەو دایک و باوکە چێکیان کردوێ پەیوەندی بەم کچەوە نیە تۆ کچەکە دەخوازی و تەوەشت تەماشای ڕەوشت و ئەخلاقی کچەکە دەکەیت تۆ لەم بارەشە خوا ڕەحمی پێکردووی خۆت و هەمووان شاهیدیان داوە کە بەڕاستی ئەم کچە دایک و باوکێکی زۆر بەڕێز و چاک و دینداری هەیە ئەڵێ زۆر ڕێزیان گرتین ئەمە فەزلی خوای پەروەردگارە کە تۆ دەچێ خوازبێنی کچێک ئەوان بە حورمەتەوە جوابت دەدەنەوە ئەوان ڕێزت دەگرن هیوا هەیە بەداخەوە ڕواتان هەبێ ئەمە جار هەیە بێزار بووین خەڵک ئەوەندە گەنجمە لە دەگرێت خوا مامۆستا چۆ بۆ ماڵی فڵان کەس تەکلیفیان لێ بکە بەڵکو تویان خۆشێت تەکلیفت بگرنەوە زیاتر لە 10 جار پیاوی معقول و بەڕێزم ناردۆ بۆ خوازبێنی باوکەکە دەریان دەکات جوابم ناداتەوە ئەڵێم هەڵەو کەم و کوڕیم چی ئەڵێ هەر حەز ناکەم خزمەتی لەگەڵا بگرم هەر پێشم ناڵێ لەسەر چی تۆ خوای پەروەردگار دەرگای لێ کردبوویەوە بە زمانی خۆت دەڵی زۆر بەڕێز بوون لەگەڵمان زۆر ڕێزیان لێگرتین ئەنجا ئێوە دوای ماوەیەکی کەم پێتان وتون وەڵا کاکە ئێمە پەشیمانین ئەو ماڵە بە دڵنیاییەوە دڵیان شکاوە ئەو خزمەتیش بەداخەوە ساردی تێدەکەوێت پاشان بەداخەوە کە دەڵێی خوشکی دایکم خوشکی باوکم دەستی هەبووە تێیدا یعنی هاتۆتە بن کڵێشەی باوکتەوە ئەو کچە ئەمە هەیە ئەوە هەیە باشە چ مرۆڤێک هەیە لەم سەرزەویەدا يعني پیغمبر عصابه نعوذ بالله شمان پیغمبرین کسی او ادعای بکا کافر دبه هر کسی با من پیغمبرم يعني صفات معصومه خوال همو هلو کمو کوریک پاراستومی او نعوذ بالله کافر دبه کسی کیش بلا من مروف نیم يعني دبم فلان کس بوکا کم مروف نبه فرشته به اشتوا هیچ عقل و منطق و حکمت دیگره نه والله دی کمروفین ای بو سیری خو من نکین ای بو او خوشکی دای ئەو خوشکەی باوکت سەیری خۆی نەکردووە ئەی بۆ خۆی چەند کەم و کوڕی هەیە ئەی باوکی تۆ ئەی تۆ ئەی ئێمە هەمومان مرۆڤین کەم و کوڕیمان هەیە کچێک لە تەمەنێکی 20 ساڵی و 22 ساڵی 25 ساڵیدا ئەگەر ڕاست دەکەی بچۆ ئامۆژگاری بکە بڵێ وەڵڵای تۆ 90 خاڵی ئیجابیت هەیە بەڵام 10 خاڵیان تێبینیان لەسەر خۆت چاکە ئەوە نەسیحەتە ئەوە ئامۆژگاریەوە دڵسۆزیە بۆیە بەڕێزەکەم کاکی بەڕێزم تۆ خوای پەروەردگار دەرگای ڕەحمەتی خۆی لێ کردبوویتەوە ئەمجا دەڵێ بە منیاوت هەموو بەهانەکەیان ئەوە بوو وڵات تۆ کەسایەتیەکی لە تەمەنێکی کەماوا خەریکە پێدەگەی لە ناو حیزب و حکومەت و خزم و کەس و کار و قەومدا دەی ئافرەتێکی ئەم سیفاتانە لە هەر ئافرەتێکا بن شایەن بە هەر پیاوێکی پیاوانن لە هەر پۆست و پلەیەکا بێ چ ئافرەتێک لەمە دەست بژێرتر و بۆڵ بژێرتر کوردەواریاڵێ باشترت دەست دەکەوت بەڵام بەداخەوە خەتای خۆشتی تێدا بۆ کاکی بەڕێزم خۆت بەداخەوە عەقڵی خۆتدایە دەستی ئەوان چاوی خۆتدایە دەستی ئەوان بەڵام ئێمە لە دوای چوان نەچین باشە کارەکەی تۆ تێبەڕیوە و خوا نەخواستە لە جیاتی دڵخۆشکردن دڵ بە خەمن نەکەین من پێت دەڵێم
ئەمەی ڕابردوو بە شکستی مازانە لە ژیانی خۆتدا. بیکە بە ئەزمون، بیکە بە ئەزمون و جارێکی تر عەقڵی خۆت. یەکێ لەو کەسانەی کە بە کەڵکی ژنهێنان دێ وایان نە بە ڕێزەمبیری لێ بکەنەوە، کە بە کەڵکی ژنهێنان دێ و ژنی لێمارە دەکرێت بە عاقڵ بێ. تۆ بۆ خۆت کەسێکی عاقڵ و ژیری، ئەوە تا باسی خۆت دەکەی لە تەمەنێکی 25 ساڵیدا لەو شوێنی کە کاری تێدا دەکەی، لەو پێگە حیزبێک کە هەتا حکوومەتە شوێنێکت بۆ خۆت کردوێتەوە لە ناودڵی دەوروبەرەکەتدا، کەواتە عەقڵێکی باشت هەیە. حەیف عەقڵی خۆت جارێک کە مەدە دەستی کەسەوە، عەقڵی خۆت مەدە دەستی کەس و کارەوە. داهاتووی خۆت بە کەس مەسپێرە، قەت بڕیاری داهاتووی ژیانت کە داهاتووی مرۆڤ لە هاوسەرگیریەوە دەست پێ دەکە، لە هاوسەرگیریەوە بەدبەختی و خۆشبەختی تۆ دەست پێ دەکە، لە ژیان تا ئەزیزەکەم مەیدە دەستی کەس، ژیانی خۆت مەدە دەستی هیچ کەسێک. ئەمجا دەڵێ دوای شوکردنی هەست بە ناڕەحەتی دەکەم، زۆر ناڕەحەتم، عاجزم، دڵتەنگم. ئەوە شتێکی ئاساییە. تۆ کەسێکی باشی بەڕێزی بە حورمەتی ئینشاءالله بە دڵنیاییەوە ئەو کەسەش لە ناخەوە خۆشویستووە، لە یەکەم بینی ناخۆشەویستی چۆتە دڵتەوە و هیچ بەهانەیەک ئێستا بۆیە ناڕەحەتی هیچ شتێکی خراپی تێدا نابینی. هەموو فەزلی خوای پەروەردگار لەگەڵ تۆدا بوو، تەنها خەلەلەکەوەی عەقڵی خۆت دایە دەستی کەسانێکی ترەوە، دایە دەستی پورت، تەنانەت باوکت تر نابێت، دایک و باوک چەندە ڕێزیان هەیە. لەم مەسەلەیدا دەبێت عەقڵی خۆت بڕیار بدات، چونکە هاوسەر لەگەڵ تۆ دەژی و ئەو بەدڵی تۆیە نەک بەدڵی ئەوان، لەبەرچاوی تۆ جوانە نەک لەبەرچاوی ئەوان، وەڵ سیفاتانەش هەموو سیفاتی چاک بوون. بەڵام بیکە بە ئەزمون، جارێش کە بڕیار بدە لە ژیانتدا عەقڵت داهاتوو ژیانی خۆت مەدە دەستی هیچ کەسێکەوە. بۆ ئەوەشکەوا مرتاحبی ژن بێنە، ئینشاءالله کچێکی ئاوا جارشکە خوای پەروەردگار بۆت ئاسان دەکاتەوە و قەرەبووی خێرت بۆ دەکاتەوە، حتا ژن نەهێنی ئەم قەلەقی و غەم بە غەمباری و عاجزیەت هەردەمێنێ. دڵ وایە، دڵ ئێستا بۆ شایەکی تیا دروست بووە، بەتایبەتی ئەو کچە کە شووی کردوتە ئومێدێکن نەماوە، دوو مانگە شووی کردوتە دەست بەجێ تووشی قەلەقی و غەمباری و عاجزی بووی. ئەگەر کەسێکی پاک و پوخت و دیندار هاتە ژیانتەوە هاتە دڵتەوە، ئەوەی تریان لەبیر دەچێتەوە. بۆیە هەوڵ بدە ئینشاءالله لە دەرفەتێکی نزیکە ئەم جارە بە عەقڵێکی کراوەتر ئینشاءالله بڕیاری خۆت بدە. بەڕێزان ئەم بابەتە زۆر بە گرنگی دەزانم. مەسەلەی تەداخولکردن لە ژیانی هاوسەری یەکتریدا کارێکی زۆر هەڵەیە، نا ئاینیە، دین ڕێگەی ئەمەمان پێ نادا، نا ڕۆشنبیریە، هیچ مرۆڤێکی ڕۆشنبیر ڕێگە بە خۆی نادا لە جیاتی کەسانی تر بڕیار بدا و بیر بکاتەوە ڕێنمایی کەسانی عاقڵ بکە، بەتایبەتی کەسەکە کە ڕاوێژی بە تۆ نەکردووە. وەگەر ڕاوێژت پێ بکە عەرزم کردی دەبێ بڵێ ئێمە نە پێغەمبەری نە فریشتەی مرۆڤین، هەمووشمان بەشێک لە کەم و کوڕیمان هەیە. ئاوا ڕێنمایی خەڵک بکەیت. هەر کەسێکیش لە ١٩٠ لەشی چاک بوو لە ١٠٠ لای خوا و خەڵک بوراوە. قورئانی پیرۆز پێمان دەفەرمێ هن لباس لكم وأنتم لباس لهن، سورة البقرة آية 187. ئەم ئاەتە قورئانیە بەڕێزان چەندەها دەرسی لێ وەردەگیرێ. خوای پەروەردگار دەفەرمێ ئافرەتان جلوبەرگن بۆ ئێوەی پیاو، ئێوەی پیاوانیش کە هاوسەرگیری دەکەن دەبنە جلوبەرگ بۆ هاوسەرەکانتان، بۆ ژنەکانتان. جا بەڕێزان دیقەتی وردی قورئان بدەن، بەدەیەها کتێب بخوێنیەوە. ئەگەر ئینسان بە وردی لە خزمەت قورئان نابێ، 100 کتێب باسی هاوسەرگیری و پەروەردەی خێزانی بخوێنێەوە بڕواتان هەبێ ناگاتە ئاەتێکی قورئان، بەڵام بەو مەرجەی هەر خوێندنەوە نەبێ، بەڵکو تێگەیشتن بێ. ئەم ئاەتەی هن لباس لكم وأنتم لباس لهن پێمان دەڵێ لە هاوسەرگیریدا وەکو جلوبەرگ بیر بکەوە. یەکەمیان قەت بە زۆر جلوبەرگ لەبەر کەس مەکە. ئێستا جلوبەرگێک بە زۆر لەبەر کەسێکی کەی، یان بە تەکلیف بڵێ فڵان کەس تو خوا لەبەر خاتی من ئەم جلە کوردیا لەبەرکە، کەسەکە خۆی حەزی لەم جلە کوردیانە نییە، حەزی لەم خۆپچەدار و مڕاخانی ئەوانە نیە، حەزی لە چاکە توپانتۆڵە. زۆری لێ مەکە، چونکە لەبەر خاتری تۆ، لەبەر تەکلیفی جەناب، لەبەریشی کە هەروەدە چاوی تۆ بزر بوو دوای سعاتێ 2 سعات ڕۆژە لێ وەڕز دەبێ و فڕێ دەداتەوە. وەڵڵی هاوسەرگیریش عینیشتە. قورئان دەفەرمێ وەکو جلوبەرگ وایە، قەت تەکلیف لە کچەکەت مەکە، ڕۆڵی گیان لەبەر خاتری من شوو بە فڵان کەس بکە. قەت بە کوڕەکەت مەڵێ کوڕی شیرینم لەبەر خاتری من ئامۆزاکەت بێنە، لەبەر خاتری من پورزاکەت بێنە. قەت مەڵێ لەبەر خاتری من کچی ئەو ڕەفیقم من هەزانم چ ماڵێکی دیندارن چ باشن. بە هاوسەرگیری وەکو جلوبەرێک، چۆن بە کوڕەکەت قەت ڕێگە بە خۆ نادێ، من ڕێگە بە خۆم نادەم بە کوڕەکەم بڵێم ڕۆڵی گیان لەبەر خاتی من ئەو جلە هەڵبژێرە، ئەو ڕەنگە هەڵبژێرە. نەخێر، مادام خۆی عاقڵ و باڵغە خۆ منداڵەکەی دوێنێ من جلوبەرگی بۆ هەڵگرم. ئێستا منداڵەکە گەیشتە 7 ساڵی وەڵڵاهی ڕێگەی بدەی لە بازاڕە لەگەڵ تابێ خۆی جلەکە هەڵگرێ باشە، خۆی هەڵیگرێ عەزیزەکەم باشە. ئیلا مەگەر کچێک بێ یان بۆ کوڕانیش زۆر
ینی لە قاڵبی شەرع و کۆمەڵایەتی بچێتە دەرەوە ڕێنمایی بکەی بڵێ وەڵڵا ئەمە بۆ منداڵێکیش جوان نیە ڕۆت و قوتە با فێر نەبی لە ئێستاوە ئەینا کاتێکە عقڵ مرۆڤ عقلی پەیدا کرد چۆن ڕێگەی پێنادەی ڕێگە بەخۆ نادی جلوبەرگی بۆ هەڵگیری بەڕێز دەکەم ڕێگەی بەخۆشت مەدە تەداخوری بە تەکلیف و لەبەر خاتری من و خواتکار لێ دەکەم فڵان کەس بکە بە هاوسەرت یان شو بە فڵان کەس بکە با ئەمە واز لێبێنین ئەمە خاڵی یەکەم دووەمیان جلوبەرگێک هەڵگران کە لەگەڵ تۆدا بگونجێ ئێستاگەی هەر یەکێک لە ئێمە کە جلوبەرگێک هەڵدەگرێ ئەگەر ئەم جلانی من زۆر فش و شەڵۆک بێ هەموو خەڵک لە وەڵی مامۆستا و جلێ و ڕۆژە لە بەرنامە کە لەبەر تابوو بەڕاستی بێ کەڵک بوون کورە وەڵاوە لەگەڵ تۆدا ناگونجێ کە جسمت خەڵاو نییە ئەگە کابراایەکی قەڵە و کراسێکی تەسک لەبەرکە خەریکە هەموو هەناسەیە قۆپچەکانی دەپسڕێن خەڵک لە بۆرخاتی خوابرا ئەو کراسە تەسکە ئەو جە و پانتۆڵە تەسکە بەخوا لەوانەیە لە دانیشتنا پانتۆڵەکەت ناوگەڵی پتەقێ هەموو خەڵک پێت دڵە بە کەڵک نایە وەڵی هاوسەرگیری ژوایە وەڵی هاوسەرگیریش پێویستە هاوتەمەنی خۆت بێ چەند ناشرینە پیاوێک عمری لە 6 ساڵە کچێکی هێناوە تەمەنی 20 ساڵە بەوە تا دەبێتە 40 ساڵ تۆ دەبێت بە 80 ساڵ ئەنی تەمەن زۆر دەڕواتە بە هاوسەرەکانمان وەکو جلوبەرگەکانمان لەگەڵ ئێمە بگونجێ ئەمجا لەگەڵ تەمەن تا بگونجێ ئێستا کابرایەکی پیری عمری 70 ساڵ تیشێرتێکی سووری نیو قۆڵی لەبەرکە خوا لێی ناشرینەیاننا بەڵام ئەی گەنجێکی 20 ساڵ و 18 ساڵ وەڵا لێی جوانە بە ئەو کەسەی کە هاوسەرگیری لەگەڵ دەکەی لە ڕووی تەمەنەوە هەتا تەنانەت لە ڕووی جسم و لە شولارەوە گەنجێک هەمووش 50 کیلۆ ئافرەتێک بێنە 120 کیلۆ بێڵن بابا ئەوە چییە باڵا بەرزێک باڵسەری دەچێتە لە دەرگاکە دەبێت بچەمێتەوە ئەمیش وەکو مەمانان باڵای نیمچە ناوەندە لەگەڵ یان ناگونجێڵی بێتە ڕقامدا با لە هەموو شتێکە وەکو جلوبەرگەکە لەگەڵ تا بگونجێ خاڵی سێەم جلوبەرێک کاتێک کە دەیکڕین لە ژنان و لە پیاوان هەمووی دەپرسێ ئەم جلە کورد نابێتەوە ناچێتە ئاوە کاڵ نابێتەوە ئەگەر ئیمکانت ببێ حەزل لێ شتێکی مارکەی باش بکڕی کە بمێنێتەوە قەت جلوبەر بەم شێوەیە کە هەڵی لە خراپەکان خۆ دەپارێزی لە کاڵبووەکان و کورتەوە بووەکان بەڕێزان دەبێت لە هاوسەرگیریشە وەکو جلوبەرگەکە ئافرەتێک مەخوازە هەر ئەوەندە بارانێک لە دەموچاویدا دوو مست ئەو بە دەموچاویداکە ئەبێتە مارکەیەکی تر ئەوەی کە تۆ بینیتە بەخوا ئەم جوانە نییە هەموو لەشی بەس بووغە هەمووی میکیاجە نەخێر ئەسڵی خۆی بخوازەکە چۆنە بە میکیاج مەخەڵەتێ چونکە دواتر وەکو جلوبەرگەکە کاڵ دەبێتەوە بەرچاوت دەکەوێت هەروەها کوڕێک بە ماڵی باوکی نەنازێ باوکم وا دەوڵەمەندە ئەوانە بەیانی کە ماڵی خۆی دروست کرد ئەمجا لە کرێچیشا جێگای نەبێتەوە باوکیشی هیچی نەداتیان بیکاتە دەرەوە با کورد دەبێ وەکو جلوبەرگەکە کورد دەبێەوە وەڵا پانتۆڵێکی ڕێکوپێکە شڕواڵێکی ڕێکوپێکە بێتە سێچارەك دێتە ئەژنۆت لە ناشرینە لەبەرەوە لە جلوبەرگە چۆنە لە هاوسەرگیریشە ئاوە باشقلی خۆت بێ با قیاسی مادی خۆت بێ بەهێزی باوک و ئەمانەت مەنازە چوارەمیان جلوبەرگ با خزمەتت بکات جلوبەرگی وایە دەبێ وریای خۆت بی نازانی چۆن دانیشی بە خزمەتی بکەی با هاوسەر خزمەتت بکە هاوسەرێک بێ لە خزمەتت بکە نەک خزمەتکاری بی هیوایە بەخوا ژندێ نەفەقیرە ئەو ماڵی کچە ئەوەندە لە سەر و ئەوەن لە پێگەی کۆمەڵایەتی و دەوڵەمەندیدا ئەم دەبێتە زاواڕێوی هەر دەبێت خزمەتیان بکە یان کچێکی فەقیر لە ماڵێکی فەقیرە شوو بە ماڵی ملیارێرێک بکە هەموو ڕۆژێکی خواردنی ماڵی ئەو دەوڵەمەندە کوڕا مەگە زۆر کەسایەتیدار بن لە ڕۆژی جەژنی ئەم ماڵی فەقیرە کچە تێرتر و تەسەلتر و سفران ڕازاوەترە ئێتر هەر خۆیان بە شایانی تۆ نازانن مەگەر زۆر ئیماندار بن و زۆر ڕۆشنبیر و دنیادیدە و تێگەیشت و لە خواترز بن بۆیە لە هاوسەرگیریشە با هاوسەرەکەت خزمەتت بکە نەک خزمەتکاری بی پێنجەم جلوبەرگەکەت با لەگەڵ داهات و گیرفانت بگونجێ خوا فەرمووی هاوسەرەکان وەکو جلوبەرگوان ئێستا معقول نییە شاڵی زاخۆی 15 وەرەقەی لە بەرابێ کەسی لەسەر جادە فەلافل بخۆی با خەڵک هەسێرت دەکا ئەی هاوار ئەم پیاوە بەس جلوبەرگەکەی بای 20 وەرەقەیە بای 2000 دۆلارە کەسی سەیەکەی لە فەی 500 لە فەلافل دەخوا ئەبێت جلوبەرگەکە لەگەڵ خواردنەکە تایە بگونجێ لەگەڵ ماڵەکە تا بگونجێ بەڕێزان دەبێت هاوسەرگیریەکەشت وابێ تۆ کە کچێک دێنی لە هەموو ژیانیا دەستی بە گیرفانی خاڵیدا نەکردووە لە هەموو ژیانیا لە شوێنێک ژیاوە نازانێت کارەبای مۆلیدە و ڕئیسی چیە هەمووشە کارەبای فول بووە لە هەمیش بە ڕۆژێ لە ڕۆژانی خوا لە گەراجەوە سواری تەکسی و پاز نەبووە هەڵام تۆ ئۆتۆمبیلت نییە تۆ خانوود نییە تۆ لە گەڕێکێکی ئەگەر 4 ساعت کارەبات هەبێت چواری جۆزەکەت فڕی دەداتەوە ئەمە لەگەڵ تۆدا ناگونجێ وەکو وایە قاتی شاڵی زاخۆی و فەلافل خۆربی ئەمە لەگەڵ جەناب تا جلوبەرگەکە لەگەڵیان ناگونجێ هەر هاوسەرگیری قورئانی پیرۆز فەرمووی
ژن و مێرد بووە یەک وەکو جلوبەرگن با لە هەموو بوارەکانە بەیەکەوە بگونجێن. خاڵی شەشەم مەرج نییە جلەکەت جوانترین جل بێ، قەت وا بیر مەکەوە ئەو جلوبەرگەی لەبەر جەنابتا لەبەر منایە کەس لەوە نیەتی نابێت لەوە باشتر هەبێت نەخێر هاوسەرگیری ژوایە ئەو هاوسەرە گرنگەوەیە بەدڵی تۆیە، بەڵام قەت وا مەزانە لەوە جوانتر لەوە خانەدانتر لەوە دیندارتر لەوە بنەماڵەتر نابێت نەخێر لە سەر و ئەوانەی تۆشەوەی خەڵکیشترشەیە گرنگەوەی تۆ قەناعەتت بەوەی خۆت بێ و وەسواسی خوای لەسەر بکەیت. حەوتەم جلوبەرێک ئەگەر پیس بوو نابێ فڕێدەی چی لێ دەکەی دەیشۆی تەنان دەگە شوێنێکی دڕایمەجە کاتی خۆی لە کاتی گرانیدا خۆیانەی بینینەوە دەشمان دووریەوە خەڵک جلوبەرگی هەڵدەجێڕایەوە جارشکە لە بەری دەکردەوە دەی دووریەوە دەیگو هێشتا بە کەڵک ماوە هاوسەرگیریش پەڵەی تێدا پەیدا دەبێ پیسی تێدا پەیدا دەبێ بەڵام بە لێبوردن بە ئامۆژگاری و نەسیحەتی جوان دەشۆرێ نابێت چۆن جلوبەرگەکەت یەک تۆش شتێکی پێدا ڕژە ساردەمەنیەکت خواردووە شەربەتێکت خواردووە چایەکت خواردووەوە دڵۆپێکی پێدا ژەڵی تازە بەر چاوم کۆت و فڕێدەم لە هاوسەرگیریشدا قورئان دەفەرمێ ئاوایە ئەدی چی لێ دەکەی دەچی دەیشۆی نابێ هەر لەسەر هەڵەیەکی بچووکی هاوسەرگیری یەکسەر پەلاماری تەڵاق و تەقە بدەی و خزمەتی پشێوێنی بڵێ جارشکەوە ئافرەتەم ناوێتەوە نەخێر ئەم پەڵەیە دەشۆمەوە لە جاران پاک و خاوێنتر دەبێ و تو دەکرێتەوە عیبی نامێنێ و هیچ پێشەوە دیار نییە و ئەسڵی شەر ئەوەیە لە هاوسەرگیریشە دەبێت لە هەڵەکانی یەکتر بەڕێزان چاوپۆشی بکەین. خاڵی هەشتم بە قسەی خەڵکی جل هەڵمەگرە چونکە دواتر هەر بە قسەی خەڵکیش دایدەنیتەوە. جلوبەرگێک لە بازار کڕیوە قماشێک کڕیوە ئەم هاوڕێیە دەڵێ چی بووە وەڵا لەو بازارە جا پیا و بیانشمێ ئەم قماشەم کڕیوە ئافرەتێک بۆ مافرەتە بڵێ جا تخواوە ڕەنگە تۆ کڕیوتە تخواوە قماشە تۆ کڕیوتە یەکێشتر تووشت بێ بڵێ جاوە هەر ڕەنگ نییە کوڕە و مۆدی هەر نەماوە بڕواتان هەبێ هەتا ماوی نابی بە خاوەنی جلوبەرگی خۆت و قاتێکی ڕێکپێک لەبەرا نابێ چونکە بەدڵی ئەو بێ بەدڵی ئەو نییە نەخێر بەدڵی خۆمە من بە عەقڵی خۆم هەڵم گرتووە بە ئەندازەی گیرفانی خۆم بڕیارم داوە خۆم چاوی خۆم پێی جوان بووە و لەگەڵ منا دەگونجێ لەگەڵ تەمەنی من لەگەڵ باڵای من لەگەڵ پێگەی من خۆم هەڵم بژاردووە ئەسڵەن نای هەڵم ڕێگە بەوە بدەم خەڵک پێم بڵێ قاتو جلوبەرگەکە جوان ئەگە بڵێ جوانە مبارەکت بێ ماڵی ئاوا بێ بەڵام ڕێگەی پێ نادەم بڵێ ئەمە کەی ڕەنگەوانێ نەخێر تۆ مافت نییە لە هاوسەرگیریشە قورئان دەفەرمێ ژن و مێر وەکو جلوبەرگ وان بەخوا هەر کەسێک وەکو ئەم کاکەیە هەرچی ئافرەتێکت بەدڵ بوو ڕێک و پێک و دیندار ماڵێکی بەڕێز بە حرمەتەوە پێشوازیان لێکردی ماشەڵڵا زۆر بەدڵ بوو چۆن نادڵتەوە دواتر هاتیەوە هەر لە سیارەکەی چێوتی وەڵڵا وایە چێوتی وەڵڵا وایە چێوتی وایە باوەڕکە ئەو پەرلەمانە وەکوی کوردستان بە حیاتی لەسەر دەنجێک کۆ نابێتەوە ئەو کاتە تۆ حتا مای بە بەتانی یەک نەفەری دەخەوی دوو نەفەری لە ماڵی خۆتان نابینی وایە دەبێ وریابین بە قسەی جلوبەرگ بە قسەی خەڵک هەڵگری بە قسەی خەڵکیش دای دەنێیتەوە هاوسەرگیریش ئەوەی عەقڵی خۆی بداتە دەست خەڵک والله تاماوە بەبێ هاوسەر دەمێنێتەوە دەبێ خۆی تەماتە سوور کاتەوە. نوێمیان هیچ ڕەنجێک ناشرین نییە لە جلوبەرگا هیچ ڕەنجێک ناشرین نییە من ئەم ڕەنگەم بەدڵە جەنابەت ئەو ڕەنگەت بەدڵە ئەویش ئەو ڕەنگەی بەدڵە ئینسانی ڕۆشنبیر ڕێز لە هەمووان دەگرێ ئەڵێ من ئەمەم بەدڵە من ئەمە بەلاوە جوانە جەنابیش دەوەی خۆت بەلاوە جوانە نە ئەوەی من ناشرینە نە ئەوەی تۆ ناشرینە لە هاوسەرگیریشا دەبێ ئاوا بیر بکەینەوە ئەو کەسەی کە بەلای منەوە شیرین نییە و خوێن شیرین نییە و جوان نییە لە چاوی فڵان کەسە وەکو مەحبوبەی نالی وایە چاوە قیچەکەشی وە ئەزانێت چاوی نوقاندووە تیرەکە لە ناو دڵی خۆشەویستەکەیدا وێ دەبێ ئاگامان لە خۆمان بێ هەموو کەسێک ئەوەی کە بەدڵی بوو ئێمە بەس پیرۆزباییمان لەسەر بێ خۆزگەی ئێستا و ماڵەکە هاتنەوە لە سیارەکە بیان وتایە والله هەر ئەوەی کەوا ئافرەتێکی باڵاپۆشە ماڵێکی بەڕێزن دایک و باوشی چاکن کە بە حرمەتەوە دەرگایان لێکردینەوە چەندە بەڕێز و باش بوون ئەمەندە کافیە یا ڕەبی کاکە پیرۆزت بێ ناوی خوای لێبێنین و هەر بەیانی بڕۆینەوە بۆ مارەکردن غیری ئەوە هەر کەسێک قسە لە شتێکا بکە بەڕاستی غەڵەتی کردووە پێچەوانەی عەقڵە پێچەوانەی دینە پێچەوانەی بواری ڕۆشنبیریە پێچەوانەی کاری مرۆڤانەیە با ئێمە کارێک بکەین بە ئیزنی خوای پەروەردگار کە هەمیشە بەیەکەوە گونجێنەر بین هەمیشە قفڵێک بین کە کلیلێک بین دەرگاکان بە ڕووی یەکترا بکەینەوە قفڵێک نەبین دەرگاکان بە ڕووی یەکترا داخین ڕەحمەتی خوا لەو کەسێک کە هاوسەرگیری کەسێکی کوڕێکی کچێکی خزمێکی ناسیاوێکی هاوڕێیەکی دۆستێکی دێتە پێشەوە تەنها ئەوەندە دەڵێ یا ڕەبی پیرۆزت بێ مادام خۆت بەدڵتە خۆت پەسەندت کردووە خۆت لەبەر چاوت جوانە من ئەوەندەم لەسەر دوعای خێرت بۆ بکەم و پیرۆزبایی لێ بکەم هەر کەسێکیش غەیری ئەوە بڵێ پەروەردگار لەم دنیا و لەو دنیادا تۆڵەی لێ دەکاتەوە ئومێدەوارم ئەو کاکەی ئینشاءالله ئەزمموی وەرگرت بێ و هەمومان بڕیار بدەین تەداخلی ژیانی یەکتر نەکەین لە بواری هاوسەرگیریدا و ئەگەر کەسێکیش ڕاوێژی پێکردین
بە ئیمانەوە بە ویژدانەوە بە عەقڵ و ئینسافەوە ئەوەندەی کە زانیمان ڕێنمایی خێری بکەین و دڵنیاش بن لەوەی هیچمان نە پێغەمبەرین و هیچمان نە فریشتەین مرۆڤین. مرۆڤیش ئەوەیە کە دارای چاکە و خراپە بێ وتیشم هەر کەسێک چاکەکانی زۆرتر بن لە خراپەکانی ئەوە خراپەکانی بە قوربانی چاکەکانی دەکرێ و مرۆڤیش قابلی گۆڕانکاریە لە خراپەوە خراپەکەمەکانی زۆر بەرز ببنەوانێ و بچنە لای چاکەکانی. ئومێدی بەختەوەری بۆ هەموو کوڕکچەکانمان دەخوازم ئەم کاکێشکا منامەی نووسیوە ئینشاءڵڵا لە دەرفەتێکی نزیکا نامەمان بۆ دەنووسێتەوە. خوای پەروەردگار کچێکی زۆر باش و بەڕێزی بە نسیب دەکا و ئەو فەراغی دڵی بۆ پڕ دەکاتەوە. بەڕێزان ناوبڕێکی کورتمان هەیە و دواتر بەرنامەکەمان ڕاستەوخۆیە دێنەوە خزمەتتان و پەیوەندیەکانتان بە ئیزنی پەروەردگار وەردەگرین. بسم الله الرحمن الرحیم. دووبارە سڵاوی خوای پەروەردگار لە هەموو لایەکمان بێ لە ئێوەی بەڕێزان بینەرانی ئازیز و خۆشەویست. بەرنامەکەمان ڕاستەوخۆیە بەو دوو ژمارەی کە لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبێنن ئینشاءڵڵا پەیوەندیەکانتان وەردەگرین. ئێستا وەبزانام ڕاستەوخۆ کەسێک لەسەر هێڵی پەیوەندیە. بەڵێ خاتوکاڵە فەرموو. خۆی گەورە سەلامتتان کا خوشکە باشەکەم. بەڵێ فەرموو. پرسیارمان هەیە. بەڵێ پرسیار یەکەمت. پرسیار یەکەم وەستا ئەوەی کە لە کاتی مێشکردنە ئەگەر بەرماڵ ڕانەخەی لە فەرش نوێژ دەبیستە لە کات نوێژکردنە بەرماڵ ڕانەخەی چی بکەی؟ لەبان فەرش نوێژ دەبیستە بیکەی لەسەر فەرشێک بیکەی لەسەر کاشێک زۆر ئاسایی باز بەسەر چاو وەڵام بدەیت. پرسیاری دومیشم ئەوەیە ئەڵێن تەسبیحات بیدعەیە کە سوبحان لەدایانە سوبحان ئەڵڵاکەی بەدەست بە پەنجەکانت دەڵێن بەدەستی چەند گوناحە بکرێت. ئایا ئەوەش بەسەر چاو ئەوەش وڵام دەدەمەوە ئینشاءڵڵا. دەخوا پاداشت بداتەوە لە دوعاکانتیش دەبەشمان نەکەمام. خوای گەورە ئاواتان بێنێتە جێ خوشکە کاڵێ دەست و چاوت خۆش بێ. خوای گەورە سەلامەتتان بێ و دوعاکان پاداشی تۆش بداتەوە ئینشاءڵڵا. خوا لە ڕازی بیا ڕەبی خوا ئاواتان بێنێتە جێ خوا ئاگادار بێ خوا لەگەڵ. بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵە. بەڵێ ڕزگار عەلەیکە سەلام و ڕەحمەت الله. کاک ڕزگار گیان كان تبيني محمود السر مثلا الزواج وانا بوي برجع راح دوران تركم فهم كاك رزقار بول ما ايما زوجكم ما جاي ايما ككاتب يسين داوت كيت اما شاي شوار دوري كسكر يعني بول ما نسي خالتي كلام زوجك كسكر ما مواني يعني خراب به لان كسكر بقول زوج باشا لان براك خراب ما كيم نو زواج حول شيء موت كنتو ادبي كي توام او تاجي زۆر ڕاستە من پێویستم بەمانی نییە لەوانەیە من ڕۆژانێک مەرحەبایەکت هەبێ و تەعزیەکە شەکرا خواردنەوەیەکە ڕاستە. بەڵێ بەڵام ئەوەی کە تۆ شتە ڕاستەکەیە تۆ لەگەڵ ئافرەتە دەژی ئەتۆ پێویستی بۆ ئافرەتەیە زە بەدوایە نەگە تۆ من بڵم لەسەر مانی خراپم ئەو زەواج هەڵەشێنمەوە. وەڵا تێبینێکی زۆر ڕاستە بەڵێم ئەتۆ تۆ مینە 180 پێکەوتە کە شتەکەت ئافرەتت بەدڵتەکە ڕاستە. پرسیارێک شنێ مامۆستاجانەکە بتوانم بێ سپاس بۆ تێبینەکەت زۆر جوان. بەڵێ کەسێک پێشنوێژی بۆ دەکات فاتیحە ڕەوانە بێ ئایا گوناحبارەکە بۆ ئەوانەی پێشنوێژەکەیان دوای نوێژ ئەوەی ئەوانی لە دوای نوێژی دەکەن. ئاخر ئەو کەسە ئیمامی مزگەوتێکە نەخێ من کاکەم منم بۆرم نە بڵێن لە ماڵەوە نوێژ دەکەی. نه من لە مزگەوتێ چوت فڵادە ڕێک دەکەوێت دەڵێن تۆ پێشکەوە تۆ پێشکەوە من لە وشەیەکدا هەڵێک دەکەم لەو سوورەتی فاتیحەدا بەسەر چاو قسەت بۆ دەکەم. جاری وایە بڵین سەبق لیسانێکە زمانت وانە یەک جار هەڵەیەکت کردو ئەمایان جیاوازە بەس کەسێک خۆی دەزانێت کە یەقینی هەیە فڵان سوورەتی فاتیحە لە فڵان شەدا باشی هەڵات بێ بەڵام ئەوانەی پشتەوە هەست دەکەن کە من هەمشەیەکم هەڵەیە. بەڵێ ئەوە بەسەر چاو قسەت بۆ دەکەم کاکە ڕزگار لە درێژی بەرنامەکەدا بەسەر چاو. خۆی گەورە سەلامەتتان کا سپاس بۆ قسە جوانەکانت بۆ پرسیارە جوانەکەت کاکە ڕزگار سەرچام عەزیزەکەی من خوال لەگەڵ. کاک کامەران فەرموو عەزیزەکەم. السلام عليكم مامۆستا. عەلەیکم السلام وڕەحمەت الله. برای شیرینە پیرۆزبایی جەژی قوربانی سەلیەکەم ئینشاءڵڵا هەموو ڕۆژێک و ساتێکمان پڕ بەرەکەت بێ ئەمیشە جەژن و خۆشی بێ لە جەنابیشتان پیرۆز دوای سەرکەوتنم بۆ خوازم زۆر سوپاس بۆم دەستەکە. مامۆستا دوو پرسیارمان هەموو ئازێت نەبێ. چاوەکەم پرسیاری یەکەم پرسیاریەکەمان ئەگەرێکی قوربانی بکات بەشێکی زۆری لێ هەڵبگرێ بۆ خۆی گوناهبار ئەبێت
یا هەر قوربانیەکەی ئاساییە و هیچ مشکلەی نییە. پرسیارێکی زۆر ئەوە پرسیاری یەکەم. بەسەر چاو. پرسیاری دووەمیش جملە مامۆستایەکی بەڕێز بوو وتی کە دەستنوێژ بگریت ئەگەر ئاو وەرنەی لە ناو دەمت دەستنوێژەکەت بەتاڵە. ئەو مامۆستایەکی ناسراویشە لە زێمانی جا بەلامەوە تۆزێ ئەو ڕوونکردنەوەی بەلامەوە این بوتنزان جەنا ڕایی جەنابەت چییە لەسەرەوە؟ وت کاکە کامەران وتی دەستنوێژەکەت بەتاڵ ئەگەر ئاو لە دەمت وەرنەدابێ باسی وتی سنەتت تەرک کردووە هەیئەتت تەرک کردووە دەکرێت بەس وتی بەتاڵە دەستنوێژەکەت دروست نییە؟ وتی نقصانی هەیە دەستنوێژەکەت. ڕەحمەت لێوێ نقصانی هەیە نقصانە یا نقصان نییە بەس چاوان بۆ دڕون دەکەوت چونکە نقصانی هەیە ئەو قسەکانەوە خۆی وەرگری نقصانی هەیە جیاوازە لەگەڵ بەتاڵە و دروست نییە لە نقصانە دەستنوێژەکەت بەسەر چاو زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکە لەگەڵمانی بەسەر چاو کامێران سپاس بۆ جەنابەت بۆ تەلەفۆنەکەت بۆ قسە جوانەکان دەستەکانت خۆش بێ. بەڵێ خۆشەویستان تەوەری ئەم جارەمان باسی ئەوە بوو با هەمومان هاوکاری یەکتر بین. ئینسان کاتێک کە کوڕی هەیە کە کچی هەیە کە کەسوکاری هەیە کە هاوڕێ و دۆستی هەیە وەکو موسڵمان واجبە لەسەرمان خەمیان بخۆین. وەڵاهی بەتایبەتی لە ڕۆژگاری وەکو ئەمڕۆدا ئێستا ئێمە لە کوردستانی ئازیزی خۆماندا خوای گەورەم کوردستانەمان لە بەڵاو موسیبەت لە نەخۆشی و ناخۆشی لە ژێردەستەیی داگیرکەرانی کوردستان لە فیتنەی ناوخۆ پارێزێ یەکێک لە خەلەلە گەورەکانمان بەڕێزان بەڕاستی سستبوونی پرۆسەی هاوسەرگیریە بەداخەوە زۆربوونی جیابوونەوەکانە دەبێت ئەمە خەمی حکومەت بێ خەمی مامۆستایانی ئاینی بێ خەمی پیاوانی بەڕێزی دڵسۆزی وەکو جەنابتان بێ خەمی دایکان و باوکانمان بێ گەنجەکانی ئێمە بێنازن گەنجەکانمان گوناحن کوڕ و کچێکی زۆرمان هەیە بەداخەوە هاوسەگیری بۆ ناکرێ جا ئەگەر دەرفەتێکی بۆ ڕێکەوت ئێمە لە جیاتی دوعای خێر و دڵخۆش بوون خوا نەخواستە لەمپەر قسەی خراپ فڕێ بدەین و ژیانیان لێ تێکدەین ئەمە بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەیە بەڕاستی دەچێتە قاڵبی تاوانە گەورەکانەوە و خی پەروەردگار لەو گوناهە گەورە بە دوورمانکە پەیوەندێکمان هەیە بەڵێ مامۆستاگیان سەلامی خوا لە خۆت ستافەکەی دایکی پەری خوشکە باشەکەم یا ڕەبی سڵاوی خوا لە جەنابیشت بێدادەی گیان پادارتان باتەوە جنی لە بەڕێز ستافەکەشی پیرۆزی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا جەنابیشتان و تێکڕای ئیماندارانیش هەمیشە لە جەژن و خۆشیدا بن خی گەورە لە جەژنی قوربانی لە هەموو لایەکمان قبوڵ کرد بێ بە ناوی مامۆستاگیان ئەگەر بارێک نەبێتم پرسیارێکمە لە خزمەتی بەڕێزدا خوشکی بەڕێز و ئازیزمی دایکی پەری پرسیاری یەکەمت بە چاوان چاوانەیە جەما مۆستاگیان چەند هەفتەیە پێشێستا بەڕێز باسی ئەوە کرد کە لە کێلی قەبر شعریە ئاەتی قورئان بنووسرێ ئایا ئەوە بۆ مردووەکە گوناحەیە بۆ کەسەی کە کێلەکەی داناویان بۆ ساحێب مردووەکە لەو حاڵەتا بێت چی بکەیت من خۆم کوڕێکی 18 ساڵم مردووە بێ ئاگای خۆم ماڵە ناوە بێت تەرەفی سایقەکە هەڵیان بەستووە بەس هەنێ شعر و شان نامەیان لێ نووسووە بەڕاستی خۆم کە ئەچم دڵم ئەبێ بە ئاوتە یعنی ئەیبینم زیاتر مەحزونت دەکات برینەکانت دەکولێنێتەوە هەر بڕواکە مامۆستا کە ئەچمەوە دی دەرگاکەوە کێلەکە ڕوبەڕووە تا ساتیکە لای هەر ئەڵێ و دقەیەکە مردووە باخوا ڕاست دەکەی برینەکانت دەکولێنێتەوە بۆ شعر بەسەر چاو قسەت بۆ دەکەم پرسیارێکی زۆر جوانە پرسیاری دووەمیشم مامۆستا ئێمە و کوڕەمان وەفاتی کردووە لە ماڵەوە 5 کەسین کە قوربانی بکەیت ئایا بۆ هەر شەشەکەمانە بێ یار بە تایبەتی بۆ ئەوە بێ یا ئەڵەن مردوو سەوەسێ نەکە قوربانی بۆ ناچێ ئەگەر ڕوونکردنەوەکی لەسەرەوە بەسەر چاو چەند کاتی لایەتی قورئانی پیرۆزە هیچ فەرمودەیە هەیە کە بڵێن من بۆ نمونە دایکی و کوڕم وەفات کەم ئەڵێن تا ڕۆژی مەحشەر نایبینیت یا مردوو کامرە یەکترێ بینی ئەگەر ڕوونکردنەوەیەکمان بیتێ لەسەرەوە من موندم بە چاوان دایکی پەری ئینشاڵڵا لەسەرش قسەت بۆ دەکەم بێزنی خوا پێش لە قیامەتی نەبراوە بە هەشتی بەریندا ئینشاءڵڵا خوا جزای بەخێرت داتەوە یا ڕەبی خوا پاداشتی ئەوەش باتەوە خوا لەگەڵ مامۆستاگیان ئینشاءڵڵا خواگەدار بە دایکەکەم خوا لەگەڵ لەسەر چاوانم بەڵێ عەرزمکردن بەڕێزان ئێمە لە زەمانێکین هەروێ ژیانی مرۆڤایەتی لە ڕێی هاوسەرگیری حەڵاڵ و پاک و پوخت و شەرعیەوە نەبێ ڕێگاکەی دووەمی بریتیە لە فەوتانی کۆمەڵگەی مرۆڤایەتی خوا نەخواستە ئەگەر زەواجی شەرعی وەستا پرۆسەی هاوسەرگیری لە ڕێگەی شەرعەوە ئەنجام نەدرا لە ڕێگەی قەدر و حرمەت و هاوسەرگیری و بە یەکەوە ژیانی هاوسەرەکان لە سایه شەریعەتدا ئەنجام نەدرا دەرگاکەی چییە بەدیلەکەی چییە بەدیلەکەی ئەوەیە کە خوا نەخواستە تێکەڵاوی ناشەرعی ئتر پەیوەندیە ناشەرعیەکان بڵاوبوونەوەی ئایدز بڵاوبوونەوەی دەیەها و سەدەها نەخۆشی لەباربردن و فرێدانی منداڵ یعنی کۆتایی پێهاتنی مرۆڤایەتی
وە هەرچی مرۆڤی سەر ئەم زەویە دەبێت مەمنونی شریعەتی ئیسلام بێ، مەمنونی یاسای ئاسمان بێ بە پێی زەمانەکان کە شریعەتەکان هاتوون و دوا کۆتاییان ئەم ئاینی پاکی ئیسلامەیە کە مرۆڤایەتی بەڕاستی بە ئەمە ڕاوەستاوە. هەر یەکێکیش وەکو ئێمە وەکو موسڵمان هەلانی کەم ئەوەی کە واجبە لەسەر شانمان و دەروونمان ئاسوودە دەکات دایمە دوعای خێر بکەین. یا ڕەبی هەمیشە دوعامان ئەوە بێ، یا ڕەبی خوا ئەوەی کوڕ و کچە بە حیا و حورمەتەوە دابمەزرێ. تۆ کە دوعای خێریشت لەدەست نەیە، کاتێککە خزمێکت کەسێکت هاوڕێیەکت ناسیاوێکت هاوسەگیری دەکاوکو ئەو نامەی کە خوێنمانەوە حیف نییە تۆ هەل لە ڕێگادا هێشتا ئۆتۆمبیلەکە نەگەیشتێتەوە ماڵەوە قسە فڕێدەی و دڵی کرمێکەی و ئەم دوانە لە یەکەی دواتر گەنجێکی ئاوا تووشی قەلەقی و خەمباریکەی ئەزانی ئەمە گوناهاکانی لای خۆی گەورە چەند لەسەرت کۆ دەبێتەوە. پەیوەندێکمان هەیە بەڵێ بەڵێ پەیوەندێکمان هەیە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاكنالي بريز خوشويست. بريز إمام مستاجان ولا دو برسيار عزيز نبي. بتشاوان برسياري كمان عزيزكم. ما مسا أو رقية الشرعية دروسة بو الزواج كي قال قسمتي نكراوة أو أقدر دروسة شلون نكري؟ بالله يعني بس يعني السحري اللي كراوة. بەڵێ شتێکی وا هەیە وەڵام مزانین چۆنڵی چاوی لێ کراوە سەحری لێ کراوە مزانمە ڕقیە شایعە دروستە ئەگەر دروستە چۆن نەکرێ بە چاوان بۆت باز دەکەم چاو خۆش دەمەنون بەڕێز هەرۆ پرسیارەتە بۆ کاکەنالی باشە چاوەکەم دەستەکانت خۆش بێ خۆی گەورە سەلامەتتان کە ئازیزەکەم خوابتان پارێزێ خوا لەگەڵ چاوەکەم دو پەیوەندی بوو بەڕێزان تەواوە وەی بەڕێزان ناتوانین پەیوەندی تر وەرگرین بعد یا دایکی پەیامیش لەسەر خەتە بە وەکو دو پەیوەندی دایکی پەیامیش وەرگرین خوشکە باشەکان فەرموو عەزیزم مامۆستا گیانی سەرچاوم دایکی پەیام جەنابتان چۆن خوشکە باشەکەی من سەلامت یاخوا خۆش بیاخوا فەرموو دایکی پەیام مامۆستا پرسیارێکم هەیە حەزیەت و ئەرگ نەبێ بۆ بە چاوان فەرموو خوشکەکەم وەڵای مامۆستا پرسیارەکەم دەربارەی تەلاق خوازدە بەڵێ ئەگەر پیاو لە یانیان بڵێن پیاوەکەم بە زۆرێک تەلاقی لە شوێنێک خوازم و گومانم بۆ دروست بە جاگە لە سەرەتاوە بۆ دێڕمەوە کاتی بەرنامەکەتان نەگرم بەڵێ مامۆستا ئەمن بیرۆکم لەسەری هاتووها سەدەکی پێ دەڵێن نوحەخریەکە لەسەر پێ دروست دەبێ و هەر زیاد دەکا بەڵێ دا مامۆستا ئەمن دکتۆرم زۆر کردم پێچانە بووم ڕۆژێکان دشەکەم کوتی پیرێژنێک ئەلێرەیە بڵێن لی دەبڕێ ینی دوحاکە بڵێن لەسەر خەنەی دەخوێنێ و لێ دەدەیت ئەنجا ئەمیش چوون بۆکن ئەو پیرێژنەی کتم دوحاکەم بۆ لەسەر خەنەکەی بخوێنەوە مامۆستا دوحاکە بۆ لێ خوێندم و ئەنجا بۆ ماوەی 3 ڕۆژان کوتی نابێ ئەو سێ خواردنانە بخۆی هەتاوەکو چادەبیەوە یعنی گۆشت و پەتاتە و ساوەری لێ سەرک کردم سێ ڕۆژەیە بڵێن هاوسەرەکەم گۆشتی هێنا بۆ پێشەوەی 3 ڕۆژەکە تەواو لێ نابوو ئەوش هاوسەرەکەم کتی بۆ ناخۆت مەڵایی ناخۆم لەبەرەوەی ئەو پیرێژنە بڵێن کتێتی لەو 3 ڕۆژەی هەتا سەدەفەکەی سەر ساد دەبێت تروێکە گۆشتی نەخۆ ژەڵا مامۆستا زۆری پێ ناخۆش بوو چۆن لەبەر ئەوەی گۆشتەکەی ناخۆی سوێندی تەلاق خواتی سوێن تەلاقم کە لەگەڵ یەک ژنینە سێوکن یەک پیرێژنەی ئەنجا مامۆستا ئەمیش هەر نەچمەوە بەلای ئەو شوێنەدا عینی ئەو شوێنەی هاوسەرەکەم سوێندی تەلاقی لێ خوادم هەر نەچمەوە بەلایدا بەڵام مامۆستا گومانێکم لەوەیدا بۆ دروست بووە بڵێن هینە ئەگەر بستێکن پیرێژنەی بڵێن بۆ نمانگەوشتی لە منداڵی دەردەکە هەستەندە ئەو مەبەستەشینە بۆەوەی پێ ناخۆش نەبەستن داخوا تەلاق دەکەوێت مامۆستا ئەمن یعنی چۆن بۆکن ئەو پیرێژنەش منداڵی براکەم زۆر دەگریا کتیان ئەگەری ترسی هەیە یعنی ترسا بەڵێ دایک پەیامەکە جوان گەیشت و تاوەڕ حاڵی بووم و جواب دەدەم مامۆستا ئەگەر تووشم بۆکن ئەو پیرێژنەی هەتا نەهاتمەوە لەبیرم نەبوو بە چاوان قسەت بۆ دەکەم خەمن نەبێ ئەگە هاتمەوە ئەنجا لەبیرم هاتەوە وەڵامێکی وا دەدەمەوە کە گومانەکە دڵا نەمێنێ باش خوشکەم مامۆستاگیان پرسیاری کەشم ئەوەیە وەڵاهی چونکە وەختمان نەماوە دایکی پەیام زۆر وەختەکە کورد بۆتەوە بە چاوان فەرموو زۆر بە کورتی چکە کاتم بەدەستەوە نییە مامۆستا بڵێن ئەو گومانەشنێ ئەگە لەگەڵ باکی بچم بۆکن نەخۆشێک بڵێن لەگە سوێندەکە ئاخوا بڵێن لەگەڵ یەک ژنەتی بۆکن یەک پیرێژنێک هەستەندە ئەو مەبەستەشینە بۆ مەبەستی لەو پیرێژنەی بۆ ئەگە خەنەکەی
بەسەر چاو دایکی پەیام خوشکە باشەکەم ببوورە وەختەکە تۆزەکەم بۆتەوە لەنا زیاتری گوێمان بۆ دەگرتی دەستەکانت خۆش بەڕێزان دەست و چاوتان خۆش بێ با بچینە سەر وەڵامی ئەو پەیوەندیە جوانانەی جەنابتان خات و کاڵێ پرسیاریەکەمیەوە بوو لە کاتی نوێشکردندا بەرماڵ ڕانەخی لەسەر کاشی لەسەر فەرشێک لە بەڵە زۆر ئاسایە گرنگ ئەوەیە بەڕێزان ئەو شوێنەی نوێژی لەسەر دەکەی پاک و خاوێن بێ پیسی پێوە نەبێ دڵنیابی کە پاکە جامە بەرماڵە ئەمە فەرشە ئەمە کاشیە ئەمە گڵە ئەمە چیمەنتۆی هەر شتێکی ناوە شەر نییە واجب نییە بەرماڵ کە دانراوە شتێکی باشە لە ماڵی ینی تۆ یەقینت یەکەم شوێنە پاک و پوختە بەڵام الحەمدولله ماڵی ئەمڕۆ بڕاتان هەبێ هەر هەمووی پاکە ماڵی ئەمڕۆ هەمووی پاکە لە هەر شوێنە نوێژ دەکەی دڵنیا بە مەگە بۆ خۆت پیسیەکە بە چای خۆت ببینی ئەوە جیاوازە ئەڵی تەسبیحات بەدەستی چەپ بیدعەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەسبیحاتی بەدەستی ڕاستی کردووە بەم پەنجانەی بەدەستی ڕاستی لەبەرەوە ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕحمان بە قوربانی بێ چی کردبێ بە ئەوە بکەین بەڵام ئەگەر کەسێکیش تەسبیحاتی ڕاهات و بەدەستی چەپیشی دەکرد ئیتر وا نەزانین ئەمە بەم بیدعەیە دەچێتە جەهەنەم بیدعەیەک دەباتە جەهەنەم کە بڵین نەعوذ بالله پەنا بەخوا پێغەمبەری ژوای کردبێ نەعوذ بالله من وا ناکەم من بەعکسەکەیەوە دەکەم ئەمە پێی کوفرە ئەمە ئەو بیدعەیە لە ناوت دەبا بەڵام حتا بۆمان دەکرێت دیقەت بدەن بەڕێزان لە حەدیثی صحیحە پێغەمبەر صلی الله عليه وسلم چی کردبوو ئێمە دین ئاوا بکەین ئێستا من وەکو خۆم هەر بەدەستی ڕاستم تەسبیحات دەکەم چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ تەسبیحات دەستی ڕاستی بەکارهێناوە بۆ خۆپاکردنەوە هەندێک بابەتی تر کە دەزانین دەستی چەپی بەکارهێناوە بەڵام ئەگەر کەسێکشمان بینیت بە تەمەنێکدای حاجیەک باوە حاجیەک لە قەدیمەوە ڕاتۆ بە هەردوو دەست تەسبیحات دەکا وا نەزانین ئەمە ئەهلی بیدعە و سەلام لێی دروست نییە و ئیتر جەهەنەمی ئەگەی گوێی بۆ گرتی و بە زمانێکی شیرین حاڵی بکەی ئەفضل و خێری هەرە گەورە ئەوەیە کە بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی ڕاستمان بۆ تەسبیحات بەکاربێنین هەتا بۆتان دەکرێت دەستی ڕاست بەکاربێنن ئەوەش کە دەستی چەپی بەکارهێنا بە زمانی شیرین پێی بڵێن وانەکە باشترە نەگەوەی خوانەخواستە بێتە ئەهلی بیدع و ئەوە بێ کە دروست نەبێت سەلامی لێ بکەیت کاک ڕزگار دەڵێ کە دەستی خوازبێنی کچێک سەی دەکەی بنەماڵەکەی وەکو پێویست نییە بەڕاستی باسمان کرد لە درێژەی بەرنامەکەدا و ڕوونکردنەوەکەی کاک ڕزگاریش زۆر جوانە تۆ ئەو کەسەی کە لەگەڵی دەدژی ئەو کچەیە کە دەبێتە هاوسەرت یان کچێک کە دەڵێن ئەوە کوڕی فڵان کەسەوە دایکی وا بۆ خوشکەکانی وایە ئەو کوڕە لەگەڵ تۆدا دەژی ئەمڕۆ ئێستا پەیوەندی کۆمەڵایەتیەکانیش بەداخەوە یان هەر نەماوەنیان زۆر سادە بوونەوە سارد بوونەوە و کاڵ بوونەوە لەبەرەوە ئێمە تەنها ئەو کەسەی کە دەیبینین ڕێک و پێک بێ دینی هەبێ و ئەخلاق ئەو دوانە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دینی هەبێ ئەخلاقی ڕێک و پێک و دامەزرا و جوان و پەسند بێ ئێترەوەی کە سوکاری چێنیە و ئەوانە ئەگەر باش بوو بنەماڵی بەڕێز و نەسەبی باش نوری عەلا نور وەگە خوا نەخواستە ئەوان وانە بوون ئێمە تاوانی چییە با ئێمە گوناهی کەس نەخێنە سەر ئەستۆی کەس پرسیارەکەشی کاک ڕزگار دەڵێ کەسێک پێشنوێژی دەکا و فاتیحای ڕەوان نییە ئەو کەسێک کە پێشنوێژی دەکا ئەگەر لە مزگەوتێکە ئیمام لەوێ نەڵەن فڵان کەس پێشکەوە بەڕێزان ئێمە با فێری ئەوە بین حتا کەسێکی لە من قورئان زانتر هەبێ فاتیحا ڕەوانتر هەبێ بڵێ وەڵڵاهی بەڕێزینە بۆ خوایە من فاتیحاکەم پەس دەکەم گومانی لەسەر بێ وەڵڵاهی مامۆستا فڵان کەس کاک فڵان کەس کە لێرێ کاک حاجی فڵان کەس لێرێ با ئەو پێشکەوێ ئەو گەنجە با پێشکەوێ نەک ئینسان هەر خۆی بەرێتە پێشەوە خواخوای بێتە ئیمام ئەگەر کەسێک زانی خۆی زانی یان پیان وت پیان سلمان کە فاتیحاکەت لە فڵان وشەیەت باش بۆ نایە یان بە هەڵە دەیخوێنی یان بە هەڵدر پتی بەسەریا تێدەپەڕی ولا ئەویش فاتیحا ڕەوانتر هەبوو بەڵێ ئەو مەمومەکان گونەهبار نابن ئەو خۆی گونەهبار دەبێ ئەو خۆی دەبێ بڵێ وەڵڵاهی من مادام پیان وتوم و یەقینم هەیە کە فاتیحاکەم تەواو نییە ولا من شارەزاتر هەیە ئەگەر کەسی لێ نەبوو هەموو وەکو ئەو بوون و ئەوان لەوەی خراپتر بوون ئەوە هیچیان گونەهبار نابن بەڵام ئەگەر لەو ئیمامە شایستەتر و زمان ڕەوانتر و فاتیحا ڕەوانتر هەبوو ئەبێ خۆی بێتە دواوە ئەگەر پێش نوێژی کرد ئێمە حەقمان بەسەر ئەوە نیە نوێژی ئێمەی مەموم دروستە و ئەو کەسەی کە لە پێشەوەی و بە هەڵەی خۆی زانیوە و سوورە لەسەری و نایاڵی خەڵکی تر ئیمامەتی بکە کە شایستە لەو شوێنە هەیە ئەو گونەهبار دەبێت بەڵام نوێژی ئێمەی مەموم لە دواوە دروستە کاک کامەران دەڵێ یەکێ قوربانی بکە بەشی زۆری بۆ خۆی هەڵگرت بێن لە شەریعەتی ئیسلامدا دەفەرمێ قوربانیەکەت بکە بە سێ کەسەوە فەکولوا منها قورئان دەفەرمێ لێی بخۆ بەڵام دیاری نەکردووە چەندی لێ بخۆی علەمایانی شەرع فەرموویانە قوربانی بکە بە سێ کرد بەشێکی بۆ خۆت یعنی کە 30 کیلۆ گۆشتی هەبوو 10 کیلۆ بۆ خۆت 10 کیلۆی بکە بە دیاری بۆ خوشکت برادرت کە چاویان لێتەوە دەزان قوربانیت کردووە 10 کیلۆشی بدە بە فەقیر و هەژار
یعنی لە شوێنی دوور دیاریام کە ئەوە ماڵێکی یەتیم و بێباوکە ئەوە ماڵی ئافرەتێکی بێکەسە ئەوە کەسێکی نەخۆش و کەم دەرامەتە ئاوە بۆیان بنێرە ئەنج ئەمە بە پێی ساڵەکان دەکەوێت پێغەمبەر صلی الله عليه وسلم ساڵێکیان زۆر گرانی و نەبوونی بوو وەکو ئێستا خەڵک بە گرانی گۆشت بۆی نەدەکڕدرا فەرمووی ئەم ساڵ کەمترین بەشی بۆ خۆتان لێ هەڵگرنەوە یعنی بەس بەشی ژەمێکی لێ بخۆن کەس پاشەکەوت لەم گۆشتە نەکە پاشەکەوتی لێ نەکەن ئەو کاتە پاشەکەەوە دەبوو خوێیان پێوە دەکرد و لەسەر بەر وشکیان دەکردەوە دواتە دەکرا ئاوی گەرمەوە ئەمڕۆ بۆ ئابی خەمە مجەمیدە و سەلاجە و ئەوانەوە فەرمووی بەس ژەمێک لێ بخۆن پاشەکەوتی لێ نەکەن ساڵێک دو ساڵ دوای ئەوە کە قوربانی کرایەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەم ساڵ پاشەکەوتیشی لێ بکەن چەند ڕۆژ دوای قوربانی لە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم گۆشتی قوربانی هەڵگیرا بوو دەخورا کەواتە بە پێی زەمانەکە بێ ئەگەر کەسێک سێیەکی حیوانەکەی بۆ خۆی جێڕایەوە هیچ گوناهی ناگا بەڕێزان ئەمە بابەتێکی وردە بەڵام ئەگەر ساڵانێکی وەکو ئێستا هەیە ئینسان ویژدانی بەکاربێنێت کە تۆش کرد هەموو ڕۆژێک تێر و تەسەلتری گۆشت دەخۆی ژەمێک دوو ژەمی بۆ خۆت بجێڕەوە ئەوەی تری بە زۆری بۆ فەقیر و هەژارەکە بنێری باشترە بەڵام ئەگەر کەسێک ئەم بابەتەش بە جددی گوێ بگرن کەسێک متەوەسیت الحال بوو ئەمە لە شەریعەت هەمووی باس کراوە یان فەقیر بوو کابرایەکی فەقیر هەموو واریداتی ساڵەکەی ئەوەیە بەرخۆلەیەکی 6 مانگ بەرەو ژووری پێدەکڕدرێ لە مەسەبی ئەبوو حەنیفەدا بەرگنەکەی کە قیتە لەسەر پشتی بەرخەکە بوو بە خوری شۆر بۆ بە ملاولایدا لەسەر و 6 مانگەوە بۆ قوربانی دروستە ئەم پیاوە هێندە دڵی بە قوربانی خۆش بوو 5-6 سەرخێزان و مناڵی وردی هەیە بەس ئەم بەرخۆلەشی پێکردراوە لە شەرعا دەفەرمێ دروستە یەک کوت گۆشتی لێ نەبەشێتەوە هەر هەمووی بۆ خۆی بخوا تەوسیعەتەن عەلەیهیم ئەوە عیبارەتی شەرعە با ماڵ و منداڵەکەی فەرەحیان بۆ بێتەوە با تەواو تێر بخۆن لێی با بەشێکی شیری هەڵگرن بۆ ڕۆژانی داهاتوو بەڵام تۆ ئەلحەمدولله کە قوربانیت کردووە وەزعت باشە و خواپێداوی و دەوڵەمەندی و هەبووی وەڵاهی بە تایبەتی لە زوروفی ئەم ساڵدا ئەوە تازە خۆ قوربانی تێپەڕی کردووە بەشێکی هەرە کەمی بۆ خۆت بجێڕیەوە بەشە هەرە زۆرەکەی ببەخشی بەڵام وەکو عەرزیشم کردن دروستی شەبیکەی بە 3 کەرتەوەگە 30 کیلۆ گۆشت بێ تا 10 کیلۆشت بۆ خۆت جێڕابێتەوە ئیشکالێکی لەسەر نییە والله تعالى ئەعلەم دەڵێ مامۆستایەکی بەڕاست فەرمووی کەسێ دەستنوێژ بگرێ ئەو لە دەمی وەرنەدا دەستنوێژی نوقسانە دەستنوێژی نوقسان لە ڕووی ئەوەی سنەتێکی دەستنوێژ هەیئەتێکی دەستنوێژی جێبەجێ نەکردو بەڵام دەستنوێژەکەی بەتاڵ نییە واتە کەسێک دەستنوێژی هەڵگر ئاوی لە دەمی وەرنەدا ئاوی لە لوتی وەرنەدا ئیتر ئەمە چوو نوێژی کرد نوێژەکەی دروستە دەستنوێژەکەی دروستە هیچ ئیشکالی لەسەر نییە بەڵام ئەجری تەواوی دەستنوێژەکەی بۆ نەنووسراوە نوقسانی هەیە لەوەی کە ئاو لە دموەردان و ئاو لە لودوەردانیش سنەتی دەستنوێژن ئەجرە تەواوەکەی ئەگە 100 دەرەجە بێن 90 بۆ نووسراوە 95 بۆ نووسراوە نوقسانیەک هەیە لەسەر ئەوەی دەستنوێژەکەی وەکو شکلی پێغەمبەر نیە صلی الله عليه وسلم بەڵام وەکو ڕوکنەکان و فەرزیەتی ئەوەی کەوا لە دەستنوێژە واجبە ئاو لە لودوەردان و ئاو لە دەموەردان واجب نییە لە دەستنوێژە ئەگەر لەبیرت چویان نەشت کرد نوێژەکەت بەڕێزان هەر دروستە دایکی پەری دەڵێ چەند هەفتەیەک لەمەوە بەرباسی چێلی قەبر و ئەوانەمان کرد دەڵێ من کە کوڕەکەت وەفاتی کردو ئەو ماڵش کە حادیسەکان لە دەست قەوماوە یا ڕەبی خوا سەبوری بەدڵ و دەروونتدا لە بەهەشتا پێشاد بێەوە لەسەر ئەوان چێلی قەبریان بۆ کردووە و شعر و شانامە و هەر بە وەکو خۆشت وتت یەکێ لە حیکمەتەکانیەوەی کە ئیسلام منعی کردووە ئەم شعر و شانامە و دێڕە شعر و ئایەت و حەدیسە لەسەر گۆڕەکان بنووسرێ ئەو برین کولانەوەیە ئەوەتانێ خوشکی بەڕێزم دایکی پەری دڵێ هەر کە دەچمە ئەو دیوەوە ئەم شیعرانە دەبینی گەنج و لاوەکە گوڵی هەڵوەری هەروە ئەزانی ئەو دەقەیە جەنازەکە لەبەردەستا بووە بەڵام ئەگەر هیچی لەسەر نەنووسێ هەر تەنها شتێکی سادا ئەوە هەم یەکسانی ڕوودەدا هەمیش ئەم دنیایی کە نەمانتوانی بە یەکسانی و بەدات پەروەری لەسەری بژین خوا بە گۆڕەکانمان گۆڕستانەکانمان لانی کەم یەکسانێکی تێدا بێ گۆڕی هەمومان وەکو یەک هیچی کەپری لەسەر نەکرێ هیچی کێلەکانی زۆر گران بەهاتر نەبن تەنها ئەمە بەستەوە بێ ئەمە گۆڕی فڵان کەسی کوڕی فڵان کەسە لە ئەوەندە لەدایک بووە لە ئەوەندە شتۆتە بارەگای خوای پەروەردگار وەفاتی کردووە ئەمەن دەبەست ساویش بۆی کە سوکا دایکی پەریان کەسێک چوو سەردانی ئەو گۆڕی کرد ئازیزەکەی خۆی بە پێی فراوانبوونی گۆڕستانەکە بناسێتەوە ئەنجا گوناه بۆ ئەم مردووە نییە مەگەر کەسێک بڵێ ئەگە مردم ئەم شیعرانەم داناوە بۆم لەسەر چێری قەبرەکەم بنووسن ئەمە گوناهبار دەبێت خۆی وەسیەتی کردبێ خۆی بابەتەکانی دانابێ بەڵام ئەوەی تری کە گەنجێکی ئاوا وەفاتی کردو نەخێ هیچ گوناهێک بۆ مردووە ناگات چونکە دەسەڵاتی ئەوی تێدانە بەڵام دایکی پەری دەتوانێت ئینشاءالله ئەمانە ئەگەر بگونجێ شتەکان ناشرین نەکرێن کێ لە قەبرەکە ناشرین نەبێ و بگونجێ ڕەش بکرێنەوە تەنها ناوی جوانم ئەو کەسە کاکەی لەسەر بنووسێ ئینشاءالله خوا سێبوریت بدا قوربانی بۆ مردوو
جارێککە ئەم ساڵەت تێپەڕی قوربانیتان ئەگە کرد دایکی پەری خۆت قوربانیت کرد باوکی یەکێک لە منداڵەکان یان کە باوکیان قوربانیەکەی سەربڕی بڵێ یا ڕەبی خۆی ئەم قوربانیە بۆ خۆم بۆ دایکی پەری بۆ سەرجەم منداڵەکانم یا ڕەبی خۆی ئەو کاکەیەشمان کە وەفاتی کردووە شەریکی خێرەکەمان بێ چونکە باوەڕ ناکەم ئەو لەو تەمەنەدا فریای وەسیەتکردن بۆ قوربانی کەوت بێ مادام وەسیەتی نەکردووە بیکەن بە شەریکی خێرەکەتان هەر جارێک هەر ساڵێک خۆی بەنسیبی کرد قوربانیتان کرد یان یەکێک لە ئەندامانی خێزانەکەتان قوربانی کرد بڵێن یا ڕەبی خۆیان کاکە فڵان کەسیش کە کۆچی دوایی کردووە و چۆتەوە بارگای خوا یا ڕەبی خوا شەریکی ئەم قوربانیان بێ ئینشاءالله خوای گەورە ئەجر و پاداشتی قوربانیەکەش بەو کۆچکردووە دەگەیەنێ مردوو لە دوای مردنت دەیبینی زانیان دەفەرمونون لە دوای مردنیشەوە ڕوحەکان ئیمانداران لە ئەعلا عیلیینن إن الأبرار لفي عليين أواني روحي إيمان داركان دسنا شوينا حلا برزكان لو روحي همو إيمان داراني لين باڵێ دایکی پەری ئیمانداران بە ئیزنی خوای پەروەردگار یەکتری دەبێنن ئەنجا موژدەیەکی خۆشی قورئانت پێ بدەم لە قورئانی پیرۆزە هاتووە دایک و باوەک ئەگەر لە بەهەشتا پلەکەیان نزم بوو منداڵەکەیان لە پلەی بەرزی بەهەشتا بوو کوڕەکەت ناهێن لە خوارێ تۆ و باوکەکەی بەرز دەکەنەوە ئێوە دەبن بۆ ئەو ئاستە بەرزەی ئەو ئەگەر ئێوە لە پلە باڵەکانی بەهەشتا بوون کوڕەکەتان لە خوارەوەی بەهەشتا بوو ئێوە نایەن لە خوارەوە بەڵام ناهێڵن لە یەکدا ببڕێن لەبەر خاتریەوە کوڕەکەشتان دێ لەگەڵ ئێوە هەمووتان لە بەهەشتی نەبراوەدا بەیەکەوەشیان بەسەر دەبن بەردەوامەوە بزانە قیامەتە بەهەشت هاتووە کوڕەکەت لە ئامێستایە جارێک کە هەرگیز دەرجیان نابێتەوە خوای گەورە ئەوی بە ئیمانەوە ببێتەوە بارگای خۆی و ئێوەش و ئێمەش خاوەن و دارای ئیمان بین کاکە نالی دەڵێ ڕوقەی شەرعی بۆ زەواج کەسێڵەن سحری لێکراوە چاوی لەسەر ڕوقی شەرعی ئەوەی کەوا دادەندرێ من پێم باش نییە باوەڕتان بێت نەبەختی کەس دەبەسترێ نەبەختی کەس دەکرێتەوە خوا بەختی هەمومانی داوە بەڵام واز لە یەک بێنین و خۆمان پشت بەخوا ببەستین و خۆمان قەلەق نەکەین چۆن خۆت بڕیار بدە ئێستای واڵە بە حیاتی زەواجم بۆ ناکرێت کاکە خۆت بڕیارت داوە خۆت بڕیارت داوە حوسنی زەنت بەخوا نەبووە بڵێ یا ئەڵڵا من هەوڵی خۆم دەدەم تۆش چی خێرە ئیمزای لەسەر بکەی و خێری بخەیتە ناوە من دڵنیام لە یەکەم خوازبێنیدا سەرکەوتو دەبم بڕواتان بەنێتی خۆت دڵی خۆت سەرکەوتو دەبی رقي شرعي سورة قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد بيانيان سيجار إيواران سيجار كاتي خوتن بيخوينا بإذن خواي پروردگار هيت شاوكي بيس هيت سحر وجادوية كار لناكا ويقينت هبه الزواج كتسر دقري أو الرقي شرعية لوزياتر بيويز ناكاشتي تربخوانن دايشي بيام دالي أقر پیاوەکەی تەلاقی خواردووە نەچێتە لای ئافرەتەکە وەکو حەکیمی کوردەواری بۆ سەدەفی ئەوانە دوعای بەسەرا خوێندووە کارێکی خراپی کردو بەڕاستی پیاوی بەڕێز دەبووە یارمەتی بدابی کوتای مادام ئەگەر ئەمە کارە تۆ باش شتێکە لە دکتۆرە سوودمەند نەبووە یەقینێکی لەسەرەوە دروست بووە خۆمە سیحر و جادو بەسەرا خوێندن نییە دەرمانێکی لەداتێ بەڵکو ئیسیفادەی لێ بکە ئەم دە ڕۆژە گۆژ ناخوام چەند ڕۆژە گۆژ ناخوا ئیتر قەیچێکا بڵێ خوا دەکە ئافرەت تۆ چاک دەبی من ئومێدەوارم کە تۆ چاک بی و سوودمەند بی ئێتر جاری واشە شیفاکە لە شوێنێکەوە هات هەموو عەقڵی دکتۆرەکان دڵێن ئەو شتە بەتاڵە کە خوا شیفای ناردوو یەقینی خۆش بە ئومێدی خوای پەروەردگار بەڵکو شیفاکە لەوێدا بێ خۆ شەرع نەهی لەم شتانە نەکردووە لەم طبی عەشاب و کوردەواریانە لە شەریعەتان نەهی لێ نەکراوە و جاری واشە خەڵک ئیستیفادەشی لێ کردووە بە پێی و باوەڕی خۆت و ئەو عەقیدەیە کە لە دڵ و دەروونتدایە ئەو پیاوە کارێکی هەڵەی کردووە و تۆشکە گۆشتەکە و نەچویتەوە بۆ لای ئەو پیرێژنە کارێکی باشت کردو بەڵام دواتر دەچی بۆ لای ئافرەتێکەمەی دەردەمانگە و نازانم بۆن وانە نەخێر ئەو تەلاقی لەسەرەوە نەخواردووە گومانیش بۆ خۆت دروست مەکە دایکی پەیام یعنی ئەوە دڵنیات دەکەم تەلاقەکەی نەکەوتووە وەگەر لەگەڵ دایکی بچی بۆ لای فڵان پیرێژن سەردانی نەخۆشێک بکەی چونکە ئەو نێتی ئەوە نەبووە تەنها مەچۆ لای ئەو پیرێژنەی کە ئەو باسی لەسەر کردو با گومانی لە دڵ تا دروست نەبێت چەند تەلاقیش بەوە ناکەوێ ومێدەوارم ئینشاءڵڵا ئەو گومانانە دڵ تا دروست مەکە و پیاوی بەڕێزی شت ئینشاءڵڵا لە دەرفەتێک و بە زمانێکی شیرین ئامۆژگاری بکە بڵێ پیاوەکە وەڵای کارێکی باشن نەکرد ومێدەوارم وشەی تەلاق بەدەمتانەیە و شەیتان بە نەفرەتکەی داوای لێبوردن لە بینی خۆت و خوادا بکەیت خۆی پەروەردگار باشتر لە دینەکەی خۆی شارەزامان کە بە شارەزابوون لە دین سیراتی مستەقیمە ئێمە هەموو ڕۆژێ 17 جار لە ڕکاتی فەرزی نوێژەکانماندا دەڵێن ئیهدینا الصراط المستەقیم ڕێگایەکی شەقامێکی ڕاست بەختەوەری حتا لە سەری لەم دنیادا بەختەوەری کە ئەو سەریشی مردی جێگات بەهەشتا خۆی پەروەردگار لەو سیراتی مستەقیمەی خۆی شارەزامان کە وەڵای ئەگەر لە ئیسلام شارەزا بووین چوینە سەر ئەم سیراتی مستەقیمەی پەروەردگار دڵنیابن هەموو کێشەکانمان چارەسەر دەبن و لە گرفتەکان بە دوور دەبین و خۆشەویستی لە ناوماندا پەرەدەستێنێ ڕێکدا دەکوتێ و ناخۆشی و ناخۆشی بەدبەختی بۆ یەکجاری لە کۆمەڵگای مرۆڤایەتیدا بار دەکا
ومێدی بەختەوەریتان بۆ دەخوازم داواکارم لە خوای پەروەردگار ژیانمان پڕ بێ لە خۆشەویستی لە نەخۆشی و ناخۆشی خوا هەموو لایەکمان بەدوورکە. سوپاس بۆ پەیوەندیەکانتان بۆ نامە جوانەکانتان بۆ پەیوەندی تەلەفۆنەکانتان. سوپاس بۆ هاوکارانی بەڕێزم کە لەم بەرنامەیەدا هاوکارمان بوون. خوا پاداشتی هەموو لایەکتان بداتەوە تا بەرنامەی داهاتوو هەموو لایەکتان بەخوا دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.